بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ستۆدیۆی نوێی بەرنامەی ئەمڕۆ لە ناڵتانین پشتیوان بەخوای گەورە لەمە دووە ورتر شیکاری و زانیاری بۆ ڕووداوە گەرمەکانی ڕۆژ دەخێنە ڕوو ئەم شەویش میوانێکی زۆر چاکمان هەیە بابەتێکمان هەڵبژاردووە پەیوەندی بە موچەوەیە لەبارەی موچەی مانگی 6 مەرجەکانی بەغداد ڕازی نەبوونی کۆمپانی نێوتەکان داهاتووی بازار و ئابووری هەرێم ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک محەممەد ڕەوف ڕۆژنامەنووس قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان بەردەوام زانیاری و داتای نوێی لە سەبارەت بە موچە. کاک محەممەد بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. زۆر سپاس، خۆشحاڵم کە لەم بەرنامەی لەگەڵ بەڕێستا گفتوگۆکەم. سوپاس دەکەین. ئەگە سەرەتا لە بڕیارەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق خۆ دەست پێ بکەین. بڕیارەکە چی لە خۆ دەگرێ و ئایا خەرجکردن یاخود تەمویلی موچەی مانگی 6 دیارە کەی دەکرێت لە مافتێ دەکرێت دەکەوێت هەفتەی داهاتوو چۆنە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان کاک حەکیمم کە بەرەی ئەوەی دێ نایە بڕیار دراوە بڕیار نەدراوە، ئەمە هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستان بڕیارەکان هەموو بڕیارەکان بڕیاری سیاسین، موچە و قوتی خەڵک تێکەڵ بە بڕیارە سیاسی و ململانێ سیاسەکان نەکرێن. ئێمە لە بەردەم پەرلەمان و هەڵبژاردننی پەرلەمانی عێراقین، هەموو پرسەکانە کەوێتە نێو هەموو پرسێک و بڕیارە ئەچێتە نێو چوارچێوەی ململانی هەڵبژاردن و ناکۆکەکانەوە. لەبەرەوە بڕیارەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش هەمان بڕیارەکانی پێشووە کە 120 ملیارەکە بێن نەوت ڕادەست بکرێ، ینی هەمان ئەو بڕیارەیە کە ئەو شەرت و شروط و مەرجانەیە کە پێشتر هەبووە، ینی ڕێکەوتنی لەسەر کراوە ئەوەی لەسەر کراوە. جا لەبەرەوە ئەوەی کە هەیە ئەوەی کە دەگوزارێ قوربانی یەکەم موچەخۆرانن و لە ماوەی 11 ساڵی ڕابردوو لە 2014 تا ئێستا موچەخۆرانی هەرێمی کوردستان قوربانی ئەم جۆرە بڕیارانن. سێشەم بڕیارە درێن نە چوارشەم نادرێ هەفتەی داهاتوو موچەخۆر حەقی چیە بەسەر ئەم بڕیارانەوە؟ ئەمە کەی ئیشکالیەتی موچەخۆرە ئەمە بێ، یعنی ئەمە من پێم وایە یەک بەرپرس چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستان ئەسڵن هەر کێشەی موچەیان نییە، وە کێشەی ئەوەشیان نییە خەڵک موچە وەرەگرێ یا موچە وەرناگرێت. لەبەریوان هیچ ئیشکالەتێکی نە پارەیان هەیە، نە ژیانی و نەگوزەران و نەخۆشگوزەران. ئێستا بەشێکیان لە سەفەر و لە سیاحەتن، بەشێکی زۆریان ئەوەی ڕۆشتون و ئەوەی گەڕاونەتەوە ئەوەی ئەڕۆن و ئەوەی دێنەوە ئەوەی ئەڕۆن. جا لەبەرەوە کاک ینی تۆ چ بەرپرسێکی سیاسی هەیە پێویستی بە موچە بێ، نەک موچەی ملیۆنی و 500 وەکو ئەوی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەو موچەیە کە ئەوان وەرێگرن 8 ملیۆن و 10 ملیۆن و 12 ملیۆن و 15 نەسرێ لەگەڵ یا و پەرلەمانتارێکی عێراق 23 ملیۆن و وەزیرێکی عێراق نازام 40 حیمایە و 63 ملیۆن و ئەمانە چ پێویستیان بەمەیە؟ ئێستا وەزیرێکی حکوومەتی هەرێمی کوردستان با 5 مانگی تریش موچە وەرنەگرێ، ئەو نەسرەیەکی 15 ملیۆنی لەبەردەسیایەتی مخصصاتی و ئەوانەی کە خەرجیە لەبەردەسیایەتی نزیکەی 15 ترە چ پێویستی بەوەی موچە وەرگرێ؟ تۆ دوو سیاری پێ کۆمەڵێ پاسەوان 3-4 شوقەی بۆ تەرخان کراوە، چ گرنگە بەلایەوە 300,000 موچەکەم ئەندامێ بدرێ یان نەدرێ، 500,000 موچەی پێشمەرگەیەک بدرێ یان نەدرێ؟ چ گرنگە بەڕێز راپۆرتێک کردبوو لەسەر بەتایبەت وەزیرەکان لەم کابینەیە بە بەهشتی وەزیرەکان ناوت بردوو لە کاتێکە موچەخۆران لەم کابینێ و لە کابینەکانی ڕابردوو بەتایبەتی لەم کابینێ قوربانی زۆر بوون لە ڕووی موچەوە. بەس بە بەهشتێکت بە وەزیرەکان ناوبرد بوو لە ڕووی موچە نەسریەزانی یەکشت کاک وەزیرێک تقریبا 8 ملیۆن وەرەگرێ 7.5 بۆ 8 باش نەسریەکی 15 ملیۆنی تا 25 ملیۆنیان لەبەردەسا بەپێی ئەو وەزارەتەکان. هەندێک وەزارەت 25 هەنێکی 30 هەنێکی زیاترە هەنێکی 15 خەرجیەکی دیکە لەبەردەستیانایە و بەشێک لە وەزیرەکان ئەگەر پارەی دیکەیان لە شیرینی و لەو شتانەوە دەستکەوێ ئەویش وەرەگرن. هێچی 2 لان کرۆزەری مۆدیل بەرزیان وەرگرتووە و هێچی شوقەیە تا 2 شوقەیە ڤێلایە تا 2 ڤێلایان وەرگرتووە، بڤێلایە بۆ خۆیان و ڤێلایە بۆ هینەکان. ئیتر بۆ بەهەش نییە بۆ ئەوان. موچەخۆرێک کە 300,000 500,000 تا ملیۆنێکیش وەرگرێ سەیری موچەخۆرێ بکە. موچەخۆری ئەگەر پێشمەرگەیەک وەرگرن حیزەکانی هەفتای 8 500,000 509,000 وەرەگرن. باشە لە ماوەی 100 ڕۆژی ڕابردووە تقریبەن ئەمڕۆ 99 بۆ 100 ڕۆژەکە لە 14ی 5ەوە موچەی مانگی 4 دراوە، واتە لە 14ی 5ەوە تا ئێستا نزیکەی 99 بۆ 100 ڕۆژەکە یەک موچە دراوە، موچەی مانگی ئایار. باشە ئەگەر ئەم کەسە
500,000 هەبێ 500,000 یا 509,000 کاکە با ملیۆنێکشی هەبێ باش ئەبێ سێ کرێ خانوو بە سێ کرێی مۆلی دەبا سێ کرێی ئاو کرێی خەرجی دیکە و ئەوە بە ئەگەر ملیۆنێکشی هەبێت تۆ لەو 100 ڕۆژەیە ئەبێ ئەو خەرجیانی تر بە تۆ لە 100 ڕۆژە یەک موچە درراوە واتە لە وەرزێکە یەک موچە درراوە و ئەسڵەن لە وەرزی هاوینە موچە نەدراوە مەبەستم مانگەکەیە مانگی موچەی مانگی 6 دراوە نەخێر 7 دراوە کەم ئەمانە مانگی هاوینن 6 ئەوە مانگی 8 کۆتایی پێش ناچێت لەم چەند ڕۆژە ئەگەر بێش هەر تقریبەن لە مانگەکانی هاوینە هیچ موچەی نەدراوە هیچ موچەی نەدراوە لەبەردا بەشکەین بەسەر خەرجی بۆ نەگەر موچەخۆرێک 900,000 هەبێ مانگی ئەگەر کەم ئەندامی 300,000 یا 500,000 هەبێ ئەی خانەمەندامی 150,000 بۆ مانگە و ئەگەر 500,000شی هەبێت تقریبا 150,000 بۆ مانگە چی لێبێت چی لێ بکات لەم پارێ لەبەرەوە ئەوەی لە هەرێمی کوردستان ئەگوزەرێ بە تایبەت لە بواری موچەیە یعنی کابینەی پێشوو ئەم کابینێ بە تاوەتی شکستیان هێناوە لە دابینکردنی موچە و لە مامەڵەکردن لەگەڵ ئیدارەدانی موچە موچەخۆرێک چ پەیوەندی بەوەیە تەیفخان نەیداوە ڕێیانکردانی کێشەی هەیە لەگەڵ پارتی خەسعەلی کێشەی هەیە ئەم کێشەی هەیە لەگەڵ یەکێتی ئەو پاوڵ تاڵەبانی ناکا نێچیروان بەرزانی نایکا مەسرور نایکا چیە نایکا ئەمە چ کێشەیەکی چ پەیوەندیەکی بە موچەخۆرێکە موچەخۆری هەرێمی کوردستان ئەڵێ چێ حکمڕانیمەکە حکوومەتی هەرێمی کوردستان چێ ئێستاە کابینەی نوێمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەیە بە وەزیرەکانی پارتی و سەرۆکوەزیرەکانیەوە بە وەزیرەکانی یەکێتی و جێگری سەرۆکوەزیرەکانیەوە بە وەزیرەکانی گۆڕان و بە هەموو ئەو وەزیرانی دیکە هەیە بەرپرسن لە موچەخۆرانی هەرێمی کوردستان تو واز لە کێشەکانی تر بێنە کێشەی بنزین و کارەبا و ئاو چیوچێمان هەموو واز لێبێنە واز لە کێشەی گەندەڵی بێنە واز لە کێشەی قورخکاری بێنە واز لە کێشەی نازانم ستەم و زوڵم و ئەمانە هەمووی بێنە ئێ باشە ئەم موچێ لە موچەیە فەشەلی هێناوە ینی حکوومەتێک نەوت ئەڕوا موچەی پێ نادرێ ناڕوا هەر موچەی پێ نادرێ داهاتی ناوخۆ زۆرە هەر موچەی پێ نادرێ داهاتی ناوخۆ سفرە بێتەوە بەهۆی کۆرۆنا هەر موچەی پێ نادرێ داهاتی ناوخۆ بەرزە بێتەوە بۆ داهاتی سلێمانی مانگیوە 10 ملیارە مانگیوە ئەبێتە 80 ملیار کەسی پارەکە هەر نییە بۆ هەولێر و بۆ دووەکی شەڕوە لەبەر ئەوە ئەمە فەشەلی حکومڕانیە ئەمە پەیوەندی بەوە نییە کاکە وڵا وەفدێکمان ڕۆی بۆ بەخا من ناکەم چی لەسەر وەفدێک بڕوە من موچەخۆر موچەیەوێ سەری مانگ موچەکەیەوێ تو ئێستا ئەزانی دائیرەکان و فەرمانەکان چی لێ هاتووە مەوەسڵ بایکۆت و ڕایکردنی کار بایکۆت و هەموو حەقی خۆیانە بەس ئەزانیت چۆنە ڕوا بەڕێوە ئێ بابە ئەڵێ حاکمێک ئەڵێ من ئەمری بالقەبزی پیاوکوژێ دەرەکەم باشە ئەڵێ بە پۆلیس ئەڵێم بڕۆ ئەمریکا جێبەجێکە ئەڵێ بنزینی سیارەمان پێ نییە بڕۆن جێبەجێک ئەڵێ بڕۆ هەر فەشەلی هێناوە دام و دەستگاکان خەریکە فەشەل دێنێ بە بۆنی نەبوونی موچەوە نەسرێ نماوە لە فەرمانگەکانی خوارەوە بەڵام بۆ وەزارەتەکان و بۆ بەهشتی وەزیرەکان هیچ کێشەیەکیان نییە هیچ وەزیرێ نەخۆی کەس و کارەکەشی ئەوەی نزیک شەبی کێشەی نییە بۆیە با بڵین ئەم کابینێ و کابینەکانیش بەهشتە بۆ وەزیرەکان باش بینی سەرمەجەکان ئەگەر ورتی بکەینەوە ئێستا ئەو 120 ملیارە توا بە هەر لەسەر موچەیە بوەستم بۆی کە هەندێک ڕوونکردنەوەی ورتر بین باش سیر کرد لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردووە لە 25 سی 2023 نەوت ڕاگیراوە باشە لە حکوومەتی عێراقەوە بڕی 19 تریلیۆن و 600 ملیار دینار هاتووە بۆ هەرێمی کوردستان لەو کاتەوە باش تو واز لە داهاتی ناوخۆ بێنە واز لە نەوتیش بێنە باش بەپێی هینی فەرمی تقریبا 9 تریلیۆن دینار داهاتی ناوخۆ بۆ 9 تریلیۆن دیناریش داهاتی نەوت بووە واز لەمانە هەمووی بێنە باش 19 تریلیۆن دینار هاتووە باشە ئێمە چەند مانگمان هەیە لە 2023 سێ مانگی سەرەتا لێ دەرکە 25 لێوە لەوێ 9 مانگمان هەیە باشە لەمەش 12 لەوەش ئەوە تا ئێستا مانگی 8 29 مانگمان هەیە باشە لەم 29 خشتەی موچە چۆن دراوە بۆ سیرکە باشە سێ ساڵی 2023 نەدراوە ساڵێکی سێ مانگی 2023 نەدراوە باشە مانگێکی 2024 نەدراوە ئێستاش مانگی 6 و 7 و 8 ئەمەش سێ نەدراوە بەڵێ واتە ئەوە سێ 6 ئەوە
حەوت مانگ نەدراوە ئەوە لە 2023 لە لە مانگی 2023 باش تا ئێستا حەوت مانگ نەدراوە واتە تقریبان 21 مانگ دراوە ئەو 21 دابەشی ئەو 90 تریلیۆنەکە ڕێک 90 تریلیۆن بەشی موچەی ئەو هیناکە ئەنی مەبەستەوەی داهاتی نەوت و ناوخۆ ئەو بە مانگ بانگ بە پێی خشتەیە هی وەزارەتی راپۆرتی وەزارەتی دیوانی چاودێری دارایی هەرێم و عراقیشە باش 90 تریلیۆن و 601 ملیار دینار لە بەغداوە هاتووە باشە ئەمە تەمیلی عراقە بۆ چەند مانگ حەو مانگی نەدراوە تقریبا 21 مانگ لەم 21 مانگە لێکی دەوە ئەکاتە تقریبا 90 تریلیۆن دینار موچەی ئەو 90 ئەوەی کە هاتووە لە پارەی بەغدا دراوە ئی داهاتی ناوخۆ نەوت دەستکاری نەکراوە سیرکە من ئەوە لێکێ دەمە ئەوها دەرەچێت ئەوە راپۆرتی دیوانی چاودێری هەرێم و بەپی راپۆرتی دیوانی چاودێری هەرێم و عراقیش جارێکی دیکە تقریبا 9 تریلیۆن دینار داهاتی ناوخۆ بووە تەنها 560 ملیار دینار نێدراوە بۆ بەغا ئەو ها ماوانەکە 50یانەدا و 100یانەدا 78یانەداوانە باشە داهاتی نەوت هەر واز دەبێنە داهاتی نەوت ئەوانەڵێن خەرجی نازانم چی پێکەین و کارەبای پێکەین و قەرزی نازانم چی و چی و چی ئەمانە واز دەمە بێنە بۆ وەزارەتی دارایی داهاتی نەوت سفر بووە هەندێ مانگ باشە 320 ڕۆژانە 320,000 بەرمیل نەوت بووە بەپی راپۆرتی دیوانی چاودێریەوانە تقریبان 302,000 بەرمیل نەوت بووە ئەو ماوانی پێشوو کە پێش ڕاگررتنی لە دوای پێش درۆنەکان باشە ئەمەنە هەموو واز لەوە بێنە داهاتی ناوخۆ بەپی راپۆرتەکانی خۆیان تقریبان 320 ملیارە یعنی ئێستاگە هەژ مانگ زەربیکەی 320 ملیار یعنی ناخر من هەموو ئەو 2 ساڵاڵم تقریبا 9 تریلیۆن دینار باشە ئەم 9 تریلیۆن دیناری ئەمەی نەوت یعنی تۆ لەوە گەڕێ بڵێ کاکە داهاتی نەوت ئەو های لێ دێ و بە قاچاق و بەچێ برێ بۆ بەڵام حکومڕانی ڕەشید ئەوەیە بتوانێ ئیداری حکوومەتەکەی خۆی بکە ئیداری دامەزراوە حکومڕانەکەی خۆی بکە بەبێ دەستبردن بۆ پاڕانەوە لە بەغدا ئێتۆ نەوتەکەش ڕادەست ناکەی داهاتی ناخۆکە ڕادەست ناکەی نەوتەکە بە قازاغە فرۆشی پارەکەش دیار نییە ئەژڵێی ئێوە هەمووتان بڵێن خەتای بەخایە باشە من ناڵم بەغدا شەریفترن لە بەرپرسانی ئێرە من هەرگیز قەنەعەتم بۆ نییە ڕێیان کردانی و خەز عەلی و مالکی و نازان عەبادی و چی و زۆر شەریفتر بن لە بەرپرسانی ئێرە ئەوانش خەریکی قاچاقین ئەوانش خەریکی قاچاقین نەوتن لە باشوور و لە ناوچانی کە هەیە بەڵام تۆ بۆ بیلەتەکەی خۆ زەلیلەکەی بۆم شێوەیە یعنی تۆ لە ماوەی ئەوە نەمانەیە ئەم هەموو داهاتە لەبەر دەستایە نە ئەتوانی خەرجی ناوخۆتی پێدابینکەی نە ئەتوانی موچەی پێبەی نە ئەتوانی هیچ لە کاتێکیشە ڕۆژانە ئەم هەموو پرۆژەیە لە هەرێمی کوردستان ناکرێت بەتایبەت لە ناوچەی سۆران و هەولێر و دهۆک و ئەوانە بەڵام بە پێی ئەوەی کە هەیە ئەبێ حکوومەت ئەولەویەتی بۆ موچە بێ بەس پرۆژە لە بەرامبەر زەوی نییە چونکە ئێستا باشێوەیەک بێ زەوی دەدەن بە کۆمپانیا و پرۆژەی پێدەکەن ئەزانی من پێم وانیە وابێ من پێم وایە بەشێکی زۆری پارەسپیکردنەوەی ئەم نەوتەیە نەک بۆ پرۆژانە کاکە ئۆتۆمبیل دێ لە دووبەی ئەکردن بە 120 وەرەقە باش لێرە ئەیدەن بە 100 وەرەقە 108 وەرەق ئەوە خێرێکە ئەگەر ئەمە پارەسپیکردنەوە پارەی پێسپی دەکەنەوە پارە پێکرێت لەبەرەوەی کە ڕێوشوێنەکانی برنە دەرەوەی دۆلار قورس بووە ئێستا قورس بووە بۆیە دیناری دۆلار دابەزی ئێستا لە 139 بۆوانەیە نیە لەبەر ئەوەیە باشە بەشی زۆری ئەمانە سپیکردنەوەی پارە بەشی زۆری بەڵام ئەم پرۆژە ئیملاقانە بەشێکی دروستەکرێ ئەمە لە چی دروستەکرێ باشە کەواتە پارە هەیە ئەگەر بە زەویش بێ باشە با زەوی فرۆشن بۆ موچە بۆ نایفرۆشن بۆ موچە هەموو پاڕانە و نوزانەوەی چی لە ئاستی لە بەغدایە باشە بەس بە ئەگەر وردی کەینەوە ئێستا ئەو یەکێک لە مەرجەکان وەکو بەڕێز باس دەکرد 120 ملیارەکەیە بۆ مانگی 5 ڕادەستکرا بۆ مانگی 6 دەبێ ڕادەستکری بۆ تاکو ئێستا ڕادەست نەکراوە بەردەست نییە نانەوێت ڕادەستیکەن پەیوەندی بێت چێ لە کاتێک بەڕێزوتت ئێستا 320 ڕەنگە زیاتریش بێداهاتی ناوخۆ ئەوان ئەڵێن تقریبا 320 65 ملیاری چەک و مەقاسەیە باشە ئەوەی ئەمێنێتەوە تقریبا نزیکەی 250 ملیاری ئەمێنێتەوە 130 ئەڕوا بۆ خەرجی
تقریبا پێیان وایە نزیکی ئەوەی بەغدادێکی داوەتەوە 120 میلیارە 120 ئەمان یانوێ 120ەکە نەدەن یانوێ 70 میلیار بن لەبەر ئێستا چاودێری دارای عێراقیان هێناوە چی یانوێ خەرجەکانیان دیاری کردو ئەوە ئەمە ئەیانەوێ بەپێی راپۆرتێک 120 میلیار بن 120 میلیارە ئەیانەوێ کەمیکەنەوە بۆ 70 میلیار باش بەس خۆڕێکەوتنەکە بۆ مانگی 6 بۆ مانگی 120 میلیار بدەن بۆ مانگی 6 و بوورە 5 و 6 120 میلیار بدەن بەس ئێستا بۆ مانگی 6 بۆ ڕادەسی ناکەن خۆ وایە دەیمانکانی داهاتوو لەسەر بنەمای و راپۆرتێک کە پێشکەش دەکرێت زەمانەتی موچە بکەن چونی ئەوان پێیان وایە سوودانی چەند جار ئەم قسەی کردووە کە ئەبێن نەوت لە بەندەری جیهانی ئۆکەی بکرێ ئەنجا لێرە موچەی مانگی 6 بە ئەوەی یەکەم بۆ موچەی مانگی 5 درا ئەوەی دیکە لە ڕێکەوتنەکەی یانگو ڕێکەوتنەکەی نێوان حکوومەتی هەرێم جیاوازە لە ڕێکەوتنەکەی لە بەغدا کراوە تەمان یەک دوو خاڵی جیاواز بوو یەکێک لە خاڵەکان ئەوەی لە خاڵی کۆتایە ئەڵێ ئەبێ نەوت بگاتە بەندەری جیهانی ئەنجا ئەوە ڕادەست بکرێن ئێم ڕێکەوتن فشۆڵانە چیعیکەن باش بەس قازانج ناکە ئەزانی با من شتێ عەرزی بەڕێز باشە نەوت باشە تۆ کە ئەیفرۆشی بەچی ئەفرۆشی لێرەوە نایفرۆشی ئەیفرۆشی بە تورکیا کە ئێستا ئەڵەن لە ڕێی بۆریشەوە ئەفرۆشێ بە تورکیا تۆ لەوەیان گەڕێ بە قاچاق ئەفرۆشێ بە تورکیا و بە ئێران و لێ بۆ ئەفغانستان و پاکستان باشە باشە خۆ تۆ نەوتەکە فرۆشی بۆ نایفرۆشی بە سۆمە بۆ ئەیفرۆشی بە ئەفغانستان تەبیعیە بۆ بە قاچاق ئەیفرۆشی بە ئێران تەبیعیە بۆ بە تورکیا ئەفرۆشی تەبیعیە بۆ نایفرۆشی بە سۆمۆ ئەگەر تۆ با من یەک شتێک عەرزی بەڕێز دەکەم ئەگەر تۆ خۆت بیفرۆشی بەرمیلی بە 33 دلار تێک ڕایفرۆشی ینی بە هەمووی بە کۆمپانیەکان و باڵێ بە کۆمپانیەکان و حکومەت هەمووی 33 دلار باشە ئەگەر بە سۆمە بیفرۆشی لە ڕێی سۆمەوە ئێستا تقریبا لە 65 بەرەو ژوورە بە 65 ئەیفرۆشی باش واتە لە 150 زیاتر قازانجەکە ئیفرۆشی ئەگەر ئەو 230,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بیفرۆشی تقریبا 260 میلیۆن دۆلارەکە ئەگەر مانگانە بیفرۆشی بەو 33 دلارە بیفرۆشی بەڵام ئەگەر لە سۆمۆ بیفرۆشی نزیکی 550 میلیۆن دۆلارەکە یعنی دوو قات زیاترەوە باشە ئەم پارەیە چه عیبەیە کە تۆ بیفرۆشی بە تورکیا کێشە نەبێ بیفرۆشی بە ئەفغانستان و ئێران کێشەت نەبێ بەڵام بیفرۆشی بە سۆمۆ کێشەت ئەمە مەبەست ئەزانین چییە ئەمان ئەگەر ئەو عقدەیان هەبێ کە مەبەست ڕادەستکردنە خۆ تۆ بۆ ڕادەستێکی خۆ تۆ کەلگەنەوتەکان لای تۆیە بۆریەکە لای تۆیە سکوێرێتەکە لای تۆیە بەڵام ئشکالێتەکە لێک نوختەیە ئەمان کۆمپانیەکانن هەموو زەرەکە من قسەم لەگەڵان نەکردووە ئەڵم کۆمپانیای یەکێتی و پارتیان کاکە یەک کۆمپانیا ئیشیتیان ناکە ئەزانی ئەوەی دەرێهێنێ ئەوەی سکوریتیەکە ئەوەی خواردنیان بۆ بە ئەوەی جلیان بۆ کڕێ ئەوەی جلی عسکەریان بۆ کڕێ ئەوەی کلاشکۆفیان بۆ دابینەکە ئەوەی ئەیگوازێتەوە ئەوەی تەنکەرەکانیان بۆ فیتەریەکە ئەوەی تەنکەرەکانە گوازێتەوە 100 کۆمپانیا زیاتر ئیشیتیاکە لەم گواستنەوەیە بۆیە هەر هەمووی زەرە پێشتر سکرتێری ئەنجومەنی وەزیرەندەی 822 کۆمپانیا لە جگەرە کۆمپانیەکان ئیش دەکەن مەبەستم وەیە لە قاچاقیەکە من کێشەم لە ئەزان چییە نەوت زۆر تەبیعی هیچ زۆر کێشەیانە بۆ نمونەیەکی تو پارتی لەسەر هیچ ڕێ ناکەوە نیە بەڵام تەنکەرێ نەوت لە شێخان و نەوت دێنێت جوان بە کوێەوە ئەیهێنێ لێ 600 دلارەکە یەکێتی لێ سەنێ لێرەوە ئەیبەن ئێران و لەوێ ئەیبەن ئەوتی لەبەرەوەی ئەم پاریتە یەک کێشەیانی لەوە ئەو تەنکەرە ئێستا مزارەکە بۆ بەردەم تەنکەرێ بزانە ئاسایشی لە ماوەی ڕابردوو مامۆستا لە عایربەت سەرکوتیان کردن لەبەرەوەی کە لەوەیە پاریتایە پارەکەش بۆ ژیفانی خۆیانە من قەنەعەتم وایە یەکێتی نزیکەی 50 بۆ 60 میلیۆن دلار زیاتری دەسەکە ماگانە لەوە و لە قاچاقی و پارتی زیاتری دەزەکەی وەڵایەتر و پارتیە یعنی پارتی چیەوەی دەسەکەێت چەند بڵێ ڕقم لێ دەلێدا کێشە نەبێت لەبەرەوەی من قەنەعەتم وا بوو پێشتر کە نەوت بە تەنکەر لە ڕێی زاخۆ ئەڕوا باش ئەڕوا بۆ تووشە بەڵام ئێستا پەرلەمانتارێکی عێراق پێی وتم گوتی کاکە وا نییە گوتی بۆری خورمەڵە ئیشەکە ڕۆژانە نزیکی 100,000 بەرمیل نەوت لە ڕێی زاخۆ ئەڕوا ئێمە ئیشکالێتیشی تایە بووی کە نەوەستاوە بۆریەکە نا وەستاوە بەڵام خۆیان ئیفرۆشن بە بۆری ئیفرۆشن لێرە ڕۆژانە بڵێن 100,000 بەرمیل ئەو گوتی 100 باش چۆن ئەڕوا بۆریەکە لە خورمەڵەوە ئەڕوا باشە نەوتی ئەوانی دیکە شەر لێوە ئەیگوازنەوە ئەچێتە شو ئەچێتە زاخۆ لەوێ وێزگەیەکی لێ وێزگەکە پێڵن MS باشە وێزگەی MS ئینگلیزیەکەی ستیشن MS واتە قیاس پێوانەکردنی نەوتەکە بەڵێ ئەخیر نوقتەی عێراقە
بەرلەوەی بچێتە ناوخاکی تورکیا بەرلەوەی بچێتە ناو خاکی تورکیاوە. باشە لەوێ وێزگەیەکی قیاسەیە. ئەم وێزگە قیاسە هەر نەوتێک بڕوە ئەمانەزانن چی لێە چەند کارمەندێکی کۆمپانیای نەوتی باکووری لێ سەر بە وەزارەتی نەوتی عێراق سۆمۆی لێ نییە چنی سۆمۆ لە شوێنی فرۆشتنە لە بەندەری جیهانە. باشە گوتم باشە ئەگەر ئەمە 100,000 بەرمیل پارتی بیفرۆشە لێوە چۆن بەم قیاسەشە ئەڕوا ئەفرۆشە گوتی نە لای وێزگەکە لێوە خەتێتری دێبێتەوە ناچێتە ناو قیاسەکەەوە ئەچێتە ئەو دی و لەو دی بۆرێکە بە تورکیا فرۆشن بە $15 کەمتر و نەوتەکە فرۆشێ جا بۆیە ئەمان نەوت بە ئاسانی تەسلیم ناکەن ئەمە خێر و بێری بۆ خۆیان تیاابێ. بەزیستە ئەو باسی ئەوەت کرد پارتی و کێتی بڵێن ئەوە قازانجەکانی ئەی کۆمپانیا وتەکانی ئێستا نازام داوای قەرز دەکەن داوای پاراستنی گرێبەستەکان شایستەکان ئەوان زۆر کێشیان نییە لەبەروی نەوتەکەی خۆیان نەفرۆشن و پاری خۆیان زیاتر دەرەکەوێت. بۆ مەسمەیە پێیان خۆش ئاو بمێنێتەوە کۆمپانیای نەوتیانش کاکە کۆمپانیا نەوتیەکان ئەڵێ ئەم ساڵ کۆمپانیای شامباران پترۆلیۆمی کەنەدی باشە ئەڵێ $71 ملیۆن لە نیوەی یەکەمی ئەم ساڵە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ قازانجی کردووە لە کاتێکدا لە 2024 $45 ملیۆن قازانجی کردووە تا $26 ملیۆن زیاتر قازانجی کردووە لە پار ئەم ساڵ بەڵێ وەڵا ئەمە زۆری تایە کۆمپانیەکانی تر ئەوەی دیکە $472 ملیۆن قازانج بۆ لەهی کۆمپانیای گەنەڵ ئەنێرجی و DNO قازانجەکان $142 ملیۆن بووە بەڵێ پێشتر ئێستا بۆتە 330 تقریبان ملیۆن کەواتە ڕێژەکە زۆر زیادی کردووە. نەوت لە کێڵگەنەوتەکانی ئەتروش و سەرسەنگ نیوەی یەکەمی نیوەی دووەمی 2000 با بڵین لە چارەکی دووەمی 2024 ڕۆژانە 54,000 بەرمیلیان فرۆشتووە. ئەی ئێستا 63,000 بەرمیل نەوتە فرۆشت کەواتە زیادی کردووە پارە زیادی کردووە نەوتەکەش زیادی کردووە. لەبەرەوە ئیشکالێتێکانی کۆمپانیان ئەو کۆمپانیەکانی قازانجێکی زۆر دانەوێ هەر ئەوانیش دانوێت نەوت ڕادستی عێراق نەکرێت بۆ بارودۆخە لە قازانجیەوەندە ئەزانی یەک شت ئەم کۆمپانیا نەوتیانە بۆچی قازانجیان ئێستا کە نەوتەکە لە کێڵگە نەوتەکە دەرەکچێت دەرەوە ئەیفرۆشن یەکسە پارە وەرەگرن پارەی کاژ ڕاستە خۆوەردەگرن بەڵێ لەبەرەوەی ئەیفرۆشن بە بازاڕی ڕۆژ ئەیفرۆشن بەڵام ئەگەر بە بۆری بیفرۆشی بۆ بەندەری جیهان جاری وایە بە 45 ڕۆژ 55 ڕۆژ پارەکەی نایەتەوە ئەگەر لێ بیفرۆشی. لەبەرەوە من قازانجیانە کۆمپانیەکانی خۆیان چ لەولا پارتی و ئەوە بەس هەچەند تقریبان 8,000 بۆ 10,000 بەرمیل نەوت لە منتیقەیە لە سنووریەکەتی لە سنووریشی ئێستا کە بەرهەمە هێنرێ لە گەرمیان مەوەس بەڵێ ئەوەی دیکەی هەموو لە سنووری ئەو لە سنووری پارتی باشە بەس بازەوەکری ئەوەی کە لە لای ئەپیکورە کاش کۆمپانیایی بڵێن نەوتین زیاتر لە 200,000 ئەوان زیاتر مامەڵی پێوە دەکەن تا دەسەڵاتدارانی بەس کۆمپانیای کارگوایە لای ئاسانتر بێ بۆ ڕێکەوتن کە 100,000 نزیکەی 100,000ێکە تقریبان هی کۆمپانیای کارۆ بزانم 92,000 بەرمیل نەوت لەوێ بەرهەمە هێنرێ بەڵام من کۆمپانیانە تێکەڵن تو ناتوانانی جیانکەیتەوە بەس ئێستا ئەمان مەساڵحەکانان بەیەکەوەیە و ئەمریکەکانش پشتیوانیانەکە بۆیە زۆر ینی بیانۆکەیان زۆر بووە چون $16 ئێستا کێشەکە چییە؟ خەرجی نەوتەکەمە بەس خەرجی هەر بەرمیلێ نەوت $16 بۆ کۆمپانیەکان بۆچی ئێستا کۆمپانیەکان ڕازی کۆمپانیەکان هاتوو شتی تریان دۆزیێتەوە ئەڵێ کاکە ئێمە لە هەندێک شوێن باشە بۆری نییە بە تەنکەر ئەچین ئەیگوازینەوە ئەیکەینە بۆرێکەوە لەبەرەوە بێکری ئەو تەنکەرانەشمان بنێ. ئێستا ئیشکالەتەکە لەسەر ئەمە بوو ئەخی جار بەچەند من ئێستا هەر قسەیە لەسەر موچە و بوجە بکەم لەسەر نەوت بکەم ڕم بێ سبەینێ بەیانەکەی غەڵەت دەرچێت لەبەروی سبەینێ گفتوگویەکی ترەکرێ ئەوەی من ئێستا ئەزانم ئەواڵێ زۆر جار ئەڵن کاکە میدیاکان هەموو غەڵەتەکەن و ئەوەتە درۆ بڵاوەکەن و ئەوەتە ئەڵێ ڕێکەوتن کراوە و ناکرێت نەکراوە کاکە تۆ ئەم دقەیە داواکاری نوێ لەگەڵ فاکسێنەوەوانە قساکەکەی ئەڵێ ئەوە تەوا ڕێکەوتی دوای 2 سەعاتی تر دەستێکی تێوەرەدەن ئەڵن کاکە ڕێ نەکەوتی لەبەر ئەوە ئەم قسەی ڕاستە کە تۆ ئێستا ئەیکەی بەڵام ئەمە هەمووی سەر ئێشەیە بۆ موچەخۆر و هیچی دیکە ئێستا من مژدەی چی بە موچەخۆر دەمەڵا نەرینەتەوە یەگرتوەکان ئەلەم چەند ڕۆژە لای یەکێک لە بەرپرسە باڵەکانی هەرێم بووە من کەسێکیان بۆ ژێرام گوتوێتی بەخوا من وامزانی پێش هەڵبژارن کێشەی موچە حەلەبێ وەڵا دوای هەڵبژارنیش چارەسەر نابێت
بەمنیەتی ئێرە و بەمنیەتی ئەولە لەبەرەوەی لە ناو ململانەیەکی توندی سیاسیان مەسەلەکە ئێرانی تایە تورکیای تایە ئەمریکەکانی تایە ئەنجاوەرە ئەم هەموو باڵی عێراق ئەم هەموو ئاراستە سیاسی عێراق ئەم هەموو ئاراستە سیاسی شیعە و سونە ئەم ئاراستە سیاسی لە هەرێمی کوردستانیش هەیە کەس نازانێت چه جۆرە ئیدارەیەکە دەن ئۆپۆزیسیۆن لەلایەک پارتی لەلایەک یەکێتی لەلایەک کاکە ناو حیزبەکان هەر یەکی بوونە دووسێ باڵ دەست بۆ هەر پرسێکە بی ئێستا کاکە ناو حیزبەکان هێندەی ململانەی نێوان خۆیانە هێندە ململانێ فریای دەرەوە ناکەون ئێستا کو حیزب باڵا دەستەکان فریای ئەواکەون شەڕی ئۆپۆزیسیۆنکەن ئێستا شەڕی ناو خۆیانەکەن خۆیان بوونە بە ئۆپۆزیسیۆنی خۆیان جا لەبەرەوە فەوزایەکیان دروست کردووە سەر ئێشەیەکیان بۆ خەڵک دروست کردووە خەڵک ئێستا هەموو داواکاریەکەی لە هەموو شتێک هاتۆتە سەر موچە موچەکەش نادرێ وەرە با بەراوردی کرد ساڵی 2011 و ئێستا داواکاری ئەو کات و داواکاری ئێستا ئەو کاتیانە گوت سیستمی حکومڕانی بێ بگۆڕێ ئەبێ سەرۆکایەتی هەرێم دەسەڵاتی نەبێ ئەبێ ئازادی ڕادەربڕین ئەوە بێ ئەبێت چی بێ ئەوە بێ لە کاتێکدا موچە 30 ڕۆژجارێ 28 ڕۆژجارێک ئاهات کارەبا هەبوو نازانم پێشینی خان و بەرەو پێشینی چی ئێستا داواکاریەکە تەنها هاتووتە سەر موچە یعنی ئەمە بەدیوێک مەترسیدارە بەس بەدیوێکە خەڵکیان وا لێ کردووە خەڵک چی بکە خۆپشاندانەکە مانگرتنەکە تەنها ئەوە ماوە ئارپیچی بتەقێنە چی ماوە یعنی خەڵک بیکە خەڵکی چی بکە بەسەرما بەگەرما مانی گرتووە مانی لە خواردن کردووە خۆپشاندانی کردووە تەسبێنێ مامۆستایان جارێکی تر خۆپشاندانەکەنەوە چی بکە ینی ڕێگەی تر چی ماوە بیگرێتە بەر لە بەرامبەر ڕاپەڕنیشی گەورە بکرێ و جا لەبەر ئەوە ئەمە دۆخە سیاسەکەی ئەگەر بەواقعی بڵێ ئێستا بوو موچەی مانگی 6 هیچ دیارە ئەمڕۆ ئەو بڕیار درراوە هەر مەرجە کۆنەکانن ینی پێشبین دەکرێت ئەگەر دەڵێنەوە نەوتەکە ئامادەین تەسلیمی بکەین ئایا سۆمەوەری ناگرێ ئەوان ڕادەسی ناکەن چونکە دەمێکە وازەڵێن پابندەکانمان جێبەجێ کرد 220 میلیارەکە حازر ئێستا جاران ئەیانەگوت حکومەت یارم ڕازی نی باشە ئێساڵم حکومەت یارم ڕازیە بە من و تۆ ئەڵێن کاکە وڵا کۆمپانیەکان ڕازی نیە مەرجیترانێ کاکە ئەڵێن وڵا هێشتا کتابەکە لە وەزارەتی نەوتی عێراقەوە نەچوو بۆ تورکیا هێشتا ڕەزامەندی نەداوە ئەنجا ئەگەر وا بێ ئەم من عەرقەلە زۆرە ئەمە بیان و زۆرە چونی هەردوو لا بیانویان هەیە من پێم وایە چەندێ خەتای حکومەتی هەرێمی کوردستانە ئێستا ئەو نش خەتای حکومەتی عێراقیە بۆچی دی سزای موچەخۆرێکە دەی کە 500,000 هەبێ ئەگەر ڕاستەکەی سزای سەرکردە سیاسەکانی هەرێمە دەی ئەگەر ڕاستەکەی سزای بەرپرسە باڵەکانی هەرێمە دەی ئەوە قاچاغی ڕاگرا یەک دنیا کارتی ترت بەدەستەوەیە پاشان وڵی من زۆرم لا عەجیب دێ تۆ 63 پەرلەمانتار لە عێراقەیە 4-5 وەزیرت هەیە دەیان ڕاوێژکارت هەیە سەرۆک کۆمارێکت هەیە لەوێ دانیشتووە جێگری سەرۆکی ئەوەت هەیە کاکە فواد حوسێن ئەزانی چییە سەرۆکی ئەنجومەنی باڵای ئابووری هەموو عێراقا وەزیری نەوتی لەبەردەستیاتی وەزیری دارایی وەزیری بازرگانی وەزیری پلاندانان وەزیری هەموو وەزیرەکان لەوێن ئەسەن کە بڕیارەدەن هیچ باسی هینی وەگەوە هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر بیریشیان دەبێت ئەڵێ وەڵا بزانی سبەینە تەلەفۆنی ناکەین بۆ فواد حوسێن بۆی کە بزانین موچەکە دێ یعنی چی تەلەفۆنی بۆ بکە ئێمان نوێنەری چین لە بەغدا بابە وەڵا 63 پەرلەمانتار لە عێراقا هەر بچن واللهی هیچ مەکەن بەس بچن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان بگرن هەر بچن لەوێ چاوەڕێکن لێرە 4 مامۆستا بڕا بۆ بەخا داوایان تەسلیم کە ئێ مامۆستا بۆ بڕا داوای تەسلیم تۆ نوێنەری چی لە بەخا ئێ بابە بچن کاکە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق کرێ ئەزانی چی بەس دەبە بەهاون بەس هەر بیگرنە یەکتری مەیگرنە سەرۆکی پەرلەمان ئەوانە ئەزانی چ واقعێکی تاڵ لە کوردستان هەیە ئەمانیش نوێنەرەکانیانە ئێ باشە خەڵک ئەبێتە قوربانی دۆخێک وەڵی نازانم ئەزانی کاک حەکیم هەرچی قسەیەکەکەی زۆر یعنی وجدانیان ئاسوودەنی ئێستا ئەگەر ئەڵی دۆخەکە ئەمەندە خراپە ئەم مانگەش موچە بدرێت 4 مانگی تر نادرێت ئەمە هینەڵێ مژدەیەکی زۆر ناخۆشەوە نییە بەڵام بەخوا واقعەکە حقەتەکەوەی ناتوانە موچەکە بدەن ئێستا موچانەی کەماون ئێستا چەند خولەکێکیشمان ماوە حقەتەکەوێ ئەو موچانەی کەماون ئێستا 5 موچە دراوە لە 12 ماوە زانی با نەیبژێرین باشە ئێستا بڵین کاکە موچەیەک با بێ جارێ بەڵێ
بەشی دەکا موچەی باشە خۆ ئەگەر تۆ ئەڵێ ئەو موچەی سێ مانگی موچی 2023 نەدراوە مانگێکی موچەوی نەدراوە دوسێ مانگی ئەم ئەوەش نەدراوە جا لەبەرەوە ئەگەر تۆ بڵێ موچەکان ئەخورێ بەڵێ ئەخوری ئەرەوەڵا ئەخوری ئەی تۆ ئێستا مانگی هەشتا مانگی 6 دووەر نەگرتەوە مانگی نوێ یەکی نۆ هەفتەیەکی تر یەکی نوێ ئێ تۆ مانگی 6 دووەر نەگرتووە یعنی تۆ پێت وایە ئەم بەغدایە و ئەم حکومەتی هەرێم هێندە دڵیان سافە بڵێن کاکە وەڵا لە یەک مانگە ڕێکوتنەکەین و هەر سێ موچەکە دێن ئیدەنە موچە خۆرانی هەرێمی کوردستان باشە ئەی پێشتر باشی فشاری نێودوڵەتی دەکرا دەیانوت ئەمریکا لەسەر خەتە یەکێکیان وتیان مەسرور بارزانی چووە بۆ ئەمریکا و ترامپ ببینێ هەندێکیان وتوان ڕۆشتی و دوای شکستی ناوە و فەرمانگەی پەیوەندیەکان وتی نەڕۆشتووە و هەر بەرپرسێ بۆ سەفرە و سیاحەتی شخصی خۆی و خێزانی چۆتە دەرەوە هەر بەرپرسێک لەم وەرزەیە بچێتە دەرەوە بۆ ئەوڕۆ بۆ نوچە نەڕۆشتووە بۆ کورم موچێکی بابە موچە لێرە ڕێکوتنی لەسەر کرێت چۆن لە باسی چیەکەن موچەی موسم فشاریش نییە ئەوەی فشاری ئەمریکەکان یەک شتە ئێستا فشاری ئەمریکەکان تەنها بۆ کۆمپانیەکانی خۆیانە کۆمپانیا نەوتەکان ئاخر لەگەڵەوە نەوت دەست پێ بکاتەوە قاچاق نەڕوا بۆ ئێران ئەمریکەکان لەگەڵ ئەوەن کە نەوت تەسدیر بکرێەوە تا هەناردەی دەرەوە بکرێت ئەگەر ناتوو ئەتوانی 100,000 بەرمیلەکە کە ئێستا ئەڵێن 150 بۆ ناوخۆ سەتیش بۆ ئەوە ئەکرێ لە خۆرمەڵەوە بینێریتە کەرکک و لەوێ بۆ ناوخۆ بەکاربهێنێت وابزان ئەمریکەکان لەگەڵ تەسدیرکردنان بۆ دەرەوە ڕەوانەکردن بۆ دەرەوە بەس بە بۆری لە خورمەڵەوە چێتە زاخۆ لە زاخۆشەوە تەنانەت من دوێنێ هەواڵم پرسی باشە کارمەندانی کۆمپانی نەوتی باکوور لەوێت چاوەڕێی نەوتەکەن چونی ئەوان ئەڵێن تەنانەت ئەدا دوشتەکەشمان تازە کردوتەوە لە وێزگەی MS لە زاخۆ کێشەی نیە بۆریەکان هیچ کێشەی نیە دوو بۆری کێشەی نییە بۆریەک لە خورمەڵەوە ئەچێتە زاخۆ بۆریەک لە خورمەڵەوە دێتە کەرکوو لە کەرکوو واچێتە بێجی لێ واچێتە مووسڵ لێ واچێتە زاخۆ عێراق بۆری کۆنە کەش کێشەی نیە تا ئەوشیان تازە کردوتەوە ئەویش هیچ کێشەی نییە 42 ئینج و 40 ئینج و شتێکی ئەوایە ئەمەش هەر بە هەمان شێوە واتە لە دوو شوێنەوە کێشەی نییە بەڵام نەوتەکە ڕادەست نەکراوە تا ئێستا ڕادەست نەکراوە ئەوەی کەڵێن ڕێکەوتن کرا ئەڵێ 23 کەس ئیمزای کردو با بە 23 کەسی ناوێک تەلەفۆنێ 23 کەس بۆ ئیمزای ئەو لیژنە تەکنیکیەکە بوو کەوتیان 23 کەس واژۆی کردو ئەوانە باش ئەڵێ حکومەتی هەرێم ئێستا ڕازی بێ ئەی کۆمپانیەکان ڕازی بێ ئەچیتەوە بە حکومەتی هەرێم حکومەتی هەرێم ڕازی بە وەزارەتی نەوت وەزارەتی نەوت ڕازی نابێتی بۆ سۆمۆ ڕازی نابێ ئەچی بۆ تەیکسالی لێ واچی ئەزانی ئەمەدە ئاڵۆزیان کردووە هەر کێشەیەکە حەلە بێ لە شوێنێکی ترەوە کونی تێکەوێت باش ئەی سەبارەت بە دۆخی بازار ئێستا بازار بەتەواتی بازار زۆر خراپە ئۆزی بازار ئەزانی بۆ هەموو مانگێک 1 تریلیۆن دینار نزیکی 998 میلیارد دینار دەچێتە بازارەوە باش ئەگەر بە موچە بێ بەس موچە واز بە خەرجی تر بێنە بەس موچە کاتێ موچە دابەشەکەی ئەگەر موچە خۆرێک تەرکیزی لەسەر ئەوە بێ مانگی داهاتوش دێ لانی کەم لە 150 موچەکەی خەرجەکە ئەیدا بەشت ئەیدا بە خانوبەرە ئەیدا بە نازام چی جلوبەرگ و هەموو شتێک ئەمە بازار زوڵێتەوە ئەگەر ئەمە نەیە ئەوە بازار تریلیۆنە دینار ناچێتە بازار و بازار ڕەوەستێ بە تایبەت بازاری بچووک لە دوکان و خەڵکی فەقیر و دوکاندار و دوکانی فەلافل و دوکانی چی و چای ئەمانە ئەمە هەمووی زەرەرەکە ئەگەر مانگێک بێ و دوو مانگنەیە هەر نزیکی لە 180 یعنی پارەکە خەرج ناکە ئیهێڵێتەوە بۆ ئەوەی کە زەمانەت نییە مانگی داهاتووتر بێ وەنیە بەزیستاگەر موچێکش بێ ڕەنگە هەر بەشی قەرز بکەوایە وەڵاهی هیوادارین بەهۆی هەڵبژاردنەوە باشە بەهۆی هەڵبژاردنەوە کە مەڵبژاردی پەرلەمانی عێراق مابەست جاڵن خەڵک زۆر ناومێدە من سەیری ڕێژەکانم کرد لە جاران زیاتر ناوتۆمار کراوە بۆ هەڵبژاردن بۆ کارتی بایۆمەتری پێشتر تا کۆتایی تا ڕۆژی هەڵبژاردن لە 176 کارتی بایۆمەتری وەرگرتبووە ئێستا هێشتا دوو مانگی ماوە لە 179 وەریگرتوتەوە بەڵێ بایۆمەتریان کردووە تا ڕێژەکە زیاتر تا 3 گەشتبینی بۆ هەڵبژاردنەوە باشتر بێ موچەکە کەس مافی دەنگدانی هەیە تا ئێستا 3,700,000 کەس بایۆمەتریان کردووە 812 بەباری موچە ئێستا سوودانی بەنیازەوە بێتەوە سەرۆک وەزیران ئیجابیە سلبیە چۆنە ینی من ئەڵێم هیوادارم هەڵبژاردن وا بکات کە ئەم لانی کەم ئەم دوومانگە سێمانگە موچە بن لانی کەم چکە پێش هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ساڵی ڕابردوو بزەم دوو موچەیان نزیک لە یەکدا ئێستا ئێمە مانگی ئەوە واگەشتینە مانگی نۆ دەیدا حملەی انتخابات واتە یەک مانگمان ماوە بۆ حملەی انتخابات مانگی کژماوە بۆ هەڵبژاردن واتە دوو مانگ لانی کەم بەڵێ بۆ دەیدا حملەی انتخاباتە 11 هەڵبژاردنە واتە ئەبێ 11 حملە وەستێ جا لەبەرەوە یعنی ئومێدێک هەیە ئەم هێزە سیاسیانە بەهۆی
فشاری هەڵبژاردنەوە وا بکەن کە موچەکان هەچە بەڕاستی بێ منەتن هیچ منەتیان پێ نیە. ئەی سەبارەت بە پێکێنانی حکوومەت و پەرلەمان و چی هیچ ڕازی ئەو قسانە ڕاست دەڵێن سەرۆکایەتێکی کاتی هەڵبژێرن لە مانگی وەڵاهی ئەوەی من بە دوواداشون کردووان نییە چوونە قاوەیە چایەکیان خواردوت و گوتیانە بۆ بەیاننامەیە دەرنەکەین بۆی کە ڕای خەڵک سعدی تقریبا 5-6 مانگ و دەی بەس تیفتیفەی ماوە پێکێنانی حکوومەت تیفتیفەی من بەپێی بە دوواداچینی ڕۆژنامە نووسی قساکەم کە لەگەڵیانە قسەمان کردو ئەڵێن ئەم دانیشتنی کۆتایی کە گوتویانە مانگی ئەیلوو سەرۆکایەتی پەرلەمان پێکەهێنی هەر بەیاننامەیەک بوو بۆ دڵخۆشکردنی خەڵک بۆی بڵێن شتێکی وایە گەرنا هیچ لە ئارایانە لەبەرچی لەبەرەوەی ئەبێ پاکێجی سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم یەک پاکێجە واتە تۆ ئەبێ لەسەر ئەمان ڕێکەوی ئەنجا ئەوەی دیکەکاتی ناتوان شتێک بکەنەرە بۆ کاتی بێ بۆ هەڵمەتی هەڵبژاردن بڵێن سەرۆتە سەرۆکایەتێکی پەرلەمانی وڵی ئەویان ڕێگەیەک تەسەورە کرێ بەڵام ئەوەی من بزانم هیچ ڕێکوتنیشان نەکردو چونی پارتی سوورە لەسەر ئەوەی کە پۆستەکان هەمان پۆستە بدرێ بە یەکێتی سوور لەسەرەوەی کە ئەوەی کە هەیە شەڕەکە شەڕی پۆستە ئێستا شەڕی هیچ شتێکی تر نییە شەڕی پۆست باشە بەس پرسیارێکی لەسەر ڕۆژنامەنووس شێروانی لێ بکەم ئەمڕۆ 4 ساڵی کە بڵین سزا درایەوە 4 ساڵ و نیو سەرنج چی بوو ینی بۆ وای لێ دەکەن بەداخەوە یعنی جگەل لە ستەم جگەل لەوەی کە ستەمێکی زۆر لەو ڕۆژنامە نووساکرێ هیچ شتێکی دیکە نییە و بەداخەوە ئێڵێم قەناعەتم وایە کە پەیوەندی بە ململانی ناوخۆی پارتیەوە هەبێ بەوەی کە نیسیبان بەرزانی بڕیاریدا کە لە 160 هینەکەی تەواو بێ ینی سزاکەی کەم بێتەوە لایەنی بەرامبەری دێ ئەم سزایە جارێکی تر ئەسەپێنێتەوە من پێم وایە قەناعەتم وایە پەیوەندی بە ململانی ناوخۆی ئەوانەوە هەیە شێروانی ئەبێتە قوربانی ئەو دۆخی کە هەیە یعنی تۆ سەیرکە حیزبێکی گەورە حکوومەتێکی ئاوا لەناو ئەم هەموو قەیرانی موچە و چیوچیە چاویان ترسیان لە شێروانی من 2 جار بۆ 3 جار لە زیندان قسەم لەگەڵا کردەوە بە تەلەفۆن تەبعاً باشە کوڕێکی بە ئیرادە کوڕێکی مسەقاف کوڕێکی ڕۆشنبیر بێ ئەوەی تەنازول کا بۆ هیچ شتێک ئێ باشە ئەم کەسە بێتە دەرەوە خۆ چیەکە ئێ با بە خەڵک ئارپیچیتان پێوانێ بەلاتەنەوە تەبیعیە بەڵام شێروانی ئەڵێن هەندێک لە هینەکان ئەڵێن وڵات تاپڕێکی سەردەمی شا لە ماڵەکەیانە بۆ تاپڕ بابە یەک بەرپرسی یەکێتی و پارتی نییە کە ئارپیچی و نازام چی لە ماڵیانە ئەو چیەکەن ئەمانم حیزب بەڵگەکان بێنەمان پێ وڵا کاکە نابێ ئێوە لە راپۆرت تا باسی ئەوە بکەن لە هەرێمی کوردستان ئازادی ڕادەربڕین سنووردارەکرێت راپۆرتە نێودەوڵەتیەکان ئێمە ئەبێ بڵین هەرێمی کوردستان هەرێمێکی ئەوە کاکە تو بەس هەر شێروانی بەسە بۆ هەموو حاڵەتەکانی سنووردارکردنی ئازادی ڕادەربڕین شێروان ئەوەی ئەو ستەمی لە شێروانەکرێ تا ئێستا لە هیچ کەسێک نەکراوە تاکە زیندانی سیاسی لەسەر تاکە زیندانی کراوێکە لەسەر ئازادی ڕادەربڕین لە چوارچەوەی عێراقا زیندانی کراوێژ هەر عیبە لە هەولێر زیندانیەک لەسەر ئازادی ڕادەربڕین لە عێراقا ئەگەر نێودەوڵەتیەکان باسی بکەن ئەڵەن یەک زیندانی هەیە لە عێراقا لەسەر ئازادیڕین ئەو شێروانی لە هەولێرە هەر بە خۆیان کاتنەوە بەس بۆ موچەی مانگی 6 ئەگەر نەوتەکە تەسلیم کەن و داهاتەکە دێتەوە موچەگەرەوە نەکەن قورسە من پێم وایە ئەبێ نەوتەکە بڕوە جائیدە سوودانی لە قسەکانی پێشووترە و لە ڕێکەوتنەکەش هەر ئەوەیە ئەبێ نەوتەکە بڕوە بەڵام ڕێکەوتنەکە بۆ مانگی 5 و مانگی 6 بوو ئەگەر یەک هەیە لەوەی کە ئەگەر 120ەکە بنێرن لانیکەم 120 میلیارەکە بنێرن بۆی موسی مانگی 6 بێ هەتا بەهۆی ئەو بیانەوەی کە ئەڵێنا درۆن لێیدا و نەوتەکە کەمی کردو ئاسایی خۆی بەرهەمێنانەکە تقریبا هەندێکی ئاسایی بۆ تۆ بەڵام بەشی ئەویان هەر هەیە سپاس دەکەین کاک محەممەد ڕۆژان سپاسیان دەبوون دەکەین سپاس بۆ میرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ